هیلاری کلینتن کە ناوی تەواوی هیلاری داین ڕۆدهامە و بە هیلاری کلینتن ناسراوە لە ساڵی 1947 لە شاری شیکاگۆ لە ویلایەتی ئیلۆنۆی لە ئەمریکا لەدایک بووە. لە ساڵی 1973 بڕۆنامی بەکالورسی لە بەشی یاسا و لە ساڵی 1975 لەگەڵ بڵ کلینتن ژیانی هاوسەرێتیان پێکهێناوە و تاقە کچێکیان هەیە بە ناوی چێلسی کلینتن. هیلاری بە بڕۆنامەکەی دەیتوانێت لە باشترین کۆمپانیەکانی ئەمریکا دەست بەکار ببێت، بەڵام ئەو ڕێگەیەکی تری گرتە بەر لە بوارەکانی مافی منداڵان و ژنان و کێشەکانی خێزان. لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە چالاکەوانی دیکەی بوارەکە هیلاری دەستگای پارێزەرانی مناڵ و خێزانی ئارکەنسایان دامەزران. ساڵێک دواتر بۆ یەکەم سەرۆکی ژنی کۆمپانیای خزمەتگوزاری یاساییەکان و پاشانیش یەکەم هاوپشتی ژنی کۆمپانیای یاسایی ڕۆزە. ئەو ساڵانە بە باشترکردنی دۆخی ژیانی منداڵان بەگشتی دادەنرێت، بە تایبەتی لە قوتابخانە حکوومیەکاندا. ئەو کاتی بووە خانمی یەکەمی ئەمریکاش هەوڵەکانی بەردەوام بوو، بە تایبەتی لە ساڵی 1993دا کە هەوڵی پەسەندکردنی پرۆژەیەکی بە ناوی چاودێری تەندروستی کلینتندا. هەرچەندە هەوڵەکەی زۆر سەرکەوتوو نەبوو، بەڵام ڕۆڵێکی یارمەتیدەری هەبوو لە بنیادنانی پرۆگرامی دەستەبەرکردنی تەندروستی مناڵان کە لە ساڵەکانی 1990 و لە ساڵی 1990دا دامەزرا. لە ساڵی 1995 ئەم خانمە نەک ژنانی ئەمریکا بەڵکو ژنانی جیهانیشی دڵخۆش کرد. ئەو بوو لە کۆنفرانسێک لە پەکینی پایتەختی چین لەسەر بابەتی مافی ژنان کە ئەو کات مشتومڕی زۆری لەسەر بوو، وتی مافی مرۆڤ یەکسانە بە مافی ژنان و مافی ژنانیش یەکسانە بە مافی مرۆڤ. ئەم ژنە دوای پۆستی خانمی یەکەم بە هەوڵەکانی خۆی توانی ڕێگەکانی سیاست تاقیب بکاتەوە و لە ساڵی 2000 وەک یەکەم سیناتۆری ژن لە نیویۆرک هەڵبژێردرا. لە ساڵی 2006 بۆ جارێکی دیکە وەک سیناتۆری نیویۆرک هەڵبژێردرایەوە و هەروەها دووە بەدوای ئەوەش لە ساڵی 2008 خۆی بربژێر کرد بۆ ئەوەی ببێتە کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکاتی ئەمریکا. سەرڕایەوەی وەک ژنێک بە بەراورد بە ژنانی پێشووتر زۆرترین دەنگی دەستەکانی هەڵبژاردننی بەدەستهێنا بوو، بەڵام باراک ئۆباما هەڵمەتەکەی بردەوە وەک کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکاتی ئەمریکا هەڵبژێردرا. لە ماوەی 4 ساڵی کارکردن وەک وەزیری دەرەوەی ئەمریکا هیلاری کلینتن ڕۆڵی زۆر کارایی جێراوە. ئەو سەردانی 112 وڵاتی جیهانی کردووە و هەوڵی چڕوپڕی خستۆ دەگەڕ تاوەکو زیاتر ناوبانگی وڵاتەکەی لە ئاسی نێودەوڵەتی لە جاران باشتر بکات. لە ڕووی گەشەی ئابووریشەوە توانی لە پرسە ئابووریەکانی جیهاندا ڕۆڵ بۆ ئەمریکا بجێڕێتەوە. باوەڕی وابوو ویلایەتە یەکگرتوەکان پێویست دەکات ئامادەیی زیاتری لە نێو وڵاتانی دیکەدا هەبێت، بۆیە لە بەرامبەر بەهاری عەربی هەڵوەستی وەرگرت و پشتیوانی لە بەکارهێنانی هێزی نظامی ئەمریکا لە وڵاتی لیبیا کرد. ئەم خانمە ڕۆڵێکی سەرەکی ژێڕا بۆ قالکردنی وڵاتان بۆ توندکردنەوەی گەمارۆکانیان بۆ سەر ئێران بە ئامانجی سنووردارکردنی بەرنامەی ناوەچی ئەو وڵاتە. هاکامەکەشی ڕێکەوتنی ناوەچی وڵاتانی 5 کۆیەکی لێکەوتەوە. دواوێزگی سیاسی هیلاری لە هەڵبژاردنە ناوخۆیەکانی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی کاندیدی سەرۆکایەتی توانی زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێت و لە ڕۆژی 28 مانگی حوتی ساڵی 2016 ببێتە یەکەم کاندیدی ژن بۆ سەرۆکایەتی گەورەترین وڵات لە جیهاندا. ڕەنگە سەرۆکی داهاتووی ئەمریکا هیلاری کلینتن بێت وەک یەکەم ژن لە مێژوویە وڵاتەدا. وەنەر ئەنوەر، NRT، واشنگتن DC.